ژمارەی ناوەندەکانی خوێندنی ئەهلی بە تایبەتیش ئەوانەی زمانی ئینگلیزی ئەخوێنن لە هەرێمی کوردستان لە زیادبوونێکی بەرفراواندایە. تەنانەت لە ماوەی 6 ساڵدا ژمارەیان بۆ 2 هێندە بەرز بۆتەوە. ئەمە قسەی مامۆستایەکی زانکۆیە بۆ تێزی دکتۆراکەی توێژینەوەیکی زانستی ئەنجام داوە و لەناو ئەم توێژینەوەیدا ئەم زانیاریانە ئاشکرا ئەکات. بە پێی توێژینەوەکە لە ساڵی 2016 ژمارەی ناوەندەکانی خوێندن 266 ناوەند بووە، بەڵام لە ساڵی 2022 ئەو ژمارەیە 2 هێندەی لێ هاتووە و بووە بە 455 ناوەندی خوێندن. سوداد ڕەسوول مامۆستای زانکۆ بۆ 964 وتی هەموو داتاکانی لە وەزارەتی پەروەردە وەرگرتووە و فەرمین دەشڵێت ئەمەش وا ئەکات قوتابی زمانی دایکی لەبیر بچێتەوە. وەزارەتی دارایی عێراق دەڵێت ئەو قسانە ڕاست نین کە باس لەوە ئەکات پارەمان لێ بڕاوە، بەبێ خەم بەشی موچەی هەموو فەرمانبەران و خانەنشینان پارەمان هەیە. وەزارەتەکە ئەمڕۆ ڕوونکردنەوەیەکی بڵاو کردوتەوە دەڵێت هێندێک کەسایەتی سیاسی و میدیایی وتویانە گویان نەختینەمان لێ بڕاوە بۆ دابینکردنی موچە. ئەمەوان نییە، بەشی فەرمانبەران و خانەنشینان و تۆڕی چاودێری کۆمەڵایەتی پارەمان هەیە. ئاماژەی بەوەش کردووە بڕیاریان داوە ڕۆژانی هەینی و شەممەش دەوام بکەن بۆ ئەوەی دابشکردنی موچە دوانەکەوێت. وەزارەتی دارایی عێراق لەو ڕوونکردنەوەیەدا هیچی لەبارەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەوتووە کە بە پێی بڕیاری دادگای فیدرالی بێت ئەو پابەند کراوە بە دابینکردنی موچە. قوتابیانی پۆلی 12 ئامادەیی لە قەڵاتزێ گرتبوونەوە و داوای زیادکردنی کاتی خوێندن و کەمکردنەوەی مەنهەجی خوێندنیان کرد بۆ ئەوەی پێڕابگەن بە خوێندنی ئەم ساڵیان. یەکێک لە قوتابیان بە 964 وت ئەوان بەهۆی بایکۆتی مامۆستایانەوە دواکەوتون و بۆیە داوای زیادکردن و درێژکردنەوەی کات دەکەن لە پاڵ ئەوەشدا مەنهەجیان بۆ کەم بکرێتەوە بۆ ئەوەی فریا بکەون تەواوی مەنهەجەکە تەواو بکەن. یەکێکی دیکە لە قوتابیان ئەڵێت ئەوان بۆ باجی دواکەوتن بدەن، ئەگەر وا بڕوا داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت ئەوە بەشداری تاقیکردنەوەکانی وەزاری ناکەن. هەر شاد بن.